بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا، وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بسران و بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاءالله تعالی. خۆشحاڵم کە لە حەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەتان، بەرنامەی ڕامان، بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕس کاتن. خۆشەویستان، لە بەرنامەی ئەمڕۆی ڕامان دەچینە خزمەت بابەتێکی نوێ، ئەویش سەرنجدانی ڕۆژی دواییە لە قورئان. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چۆن باسی ڕۆژی دوایی کردووە و گرنگی ڕۆژی دوایی چۆنە بۆ ئێمەی ئیماندار و بۆ ئێمەی مسلمان و غەیری مسلمانیش، و سوود و قازانجەکانی ڕۆژی دوایی چین کە ئینسان پێیوە پابند بێت. تەمەن معلومی جەنابتانە ڕۆژی دوایی یەکێکە لە ڕوکنەکانی ئیمان، و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا گرنگی زۆری پێداوە، پانتاییەکی زۆری پێداوە، و بۆی کە ئینسان بە بەرچاوڕوونیەوە لە دنیا گوزەر بکاتن. لە حەڵقەی ڕابردوو کە باسی دنیامان کرد، گوتمانیەکێک لە تایبەتمەندیەکانی دنیا و گرنگی دنیا ئەوەیە کە ئینسان ڕۆژی دوای پێوە دەست دەخات، پلە و پایی دوا ڕۆژی پێوە دەست دەخات. بەڵام خودی دنیا ئەگەر بەس بۆ ژیان و ڕابواردن و مەلەذات بێ، زەرەرمەندی ئەگەر بەس ئەوەندەت هەبێت. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ما عندكم ينفد وما عند الله باق. ما عندكم ينفد وما عند الله باق. ئەوەی کە ئێوە هەتانە کۆتایی پێ دێتن، بەڵام ئەوەی کە لای خوایە دەمێنیتەوە، کۆتایی پێ نایێتن. خوای گەورە تەبارەک و تەعالا بەم شێوە باسی ڕۆژی دوایی کردووە لە هەندێک ئایەتدا بە لەفزی ئەلئاخیر، بەڵام لەفزی ئەلئاخیر هەم بۆ ڕۆژی دوایی هاتووە، هەم بۆ کەلیمە و بە مستەڵەحات و بەواتای دیکەش هاتووە. 159 جار دووبارە بۆ تۆ لە قورئان بە کەلیمەی ئەلئاخیرە کە تایبەتە بە ڕۆژی دوایی 112 جار خوای پەروەردگار باسی کردووە. یەوم القیامە، ڕۆژی هەستانەوە، 70 جار خوای گەورە باسی کردووە، کەواتە قەزێکە قەزەیەکی گرنگ و مهمە. ئێنە ئێستا ئەگە بەراوردی ئەو هەندە دووبارە بوونەوە بکەین بە هەندێک واجبات، بە زەکات، بە سیام، لە پەنجەی دەستێکی تێناپەڕێکە خوای گەورە باسی کردووە. بەس خەڵک دەبینی زۆر گرنگی بەوی دەدا، ئەوەی دیکە ئیهمال کردووە. گرنگی ڕۆژی دوایی لەوەیدایە بەڕێزانم کە ئینسانی ئیماندار، ئینسانی مسلمان، هەرچی کە کار و کردەوەی باشە ئەنجامی دەدا، پاڵنەری ئەو کار و کردەوە باشانە ئەوەیە کە مەبەستی ڕۆژی دواییە و بەتەمای پاداش وەرگرتنەوەیە. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەشجیعی ئێمەی ئیمانداری کردووە کە هەموو حیساب و کتابەکانی خۆمان لە دنیا تەصفیە نەکەین. ئەو کەسەی کە لێبوردەیە، ئەو کەسەی کە لە حەقی خۆی خۆش دەبێت، جاچە حەقی عەرز بێ، چکە وایە دەبینی غەیبەتت دەکات، گوێنت پێدەدا، چە حەقی مادی بێ، ماڵت دەخوا،
تەماشا دەکە کابرا عەفوی دەکاتن. ئەگە پاڵنەرێک نەبێ بۆ ئەو عەفوکردنە کە پاداش وەرگرتنەوەیە لە ڕۆژی دوایی ئەو ئینسانە ویشەی ناکاتن. لەبەرەوەش دائیمەن تەماشەکەن ئەوانەی کە لە دنیادا باوەڕیان بە ڕۆژی دوایی نییە و زیاتر بۆ دنیا دەژین، مەسەلەی لێبوردەیی و عەفوش توانیان کەمە. یعنی دەبینی گچکەترین کێشەت لەگەڵ کەسێکی بۆ دروست دەبێ، دەڵێ کاکە بیدە محکەمە چی بڕیاری دەبا و بڕیارە بێتن. هەندەی ناینیت ئەوە پاڵنەرێکەیە. ئەو جا تەماشا دەکەین لە قەدیم مەسەلەی سیلەی ڕەحم و چاکەکردن لەگەڵ خزم و کەس و لەگەڵ دایک و باوک و لەگەڵ ئەوانە زۆرتر بوو، بۆ چکە باوەڕبوون بە ڕۆژی دوایی تۆختر بوو لە لای ئەو خەڵکەی. ئێستا تەماشا دەکەی قەزیەکە سپات بۆتەوە، بۆ چکە کابرا زیاتر بۆ دنیا دەژێتن لەگەڵ دنیا تێکەڵاوە. بڕۆ تەماشەی شوێنی بەساڵات چوام بکە، بەشێکی زۆری تەماشا دەکەی پەککەوتەکان دایک و باوکی ئەو خەڵکن، منداڵەکانیان ماون، بەڵام بۆ بەخێویان ناکە باوەڕی لاوازە بە ڕۆژی دوای، قەناعەتی وانەیە کە پاداش وەردەگرێتەوە، لە کۆڵە خۆیان دەکاتەوە، بەڵام هیواشەیە بەدەستی خۆی پیسایی دایک و باوکی خۆی خاوێن دەکاتەوە، لە پشتی خۆی دەکات، دەیباتە شوێنان، دەیشوا خزمەتی دەکات. قەزیەکە چیە؟ قەزیەکە چاوەڕوانی پاداشتی ڕۆژی دوایی دەکات. کەواتە ڕۆژی دوایی زۆر گرنگە، لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا گرنگی زۆری پێداوە. ئەگەر هەموو ئاەتەکان بخوێنەوە بە 12 بەرنامە کۆتایی نایێت، بەس خوێندنەوەی ئاەتەکان ئەوەی کە باسی ڕۆژی دوایی دەکات. لەبەرەوەش کەسێک کە باوەڕی بە ڕۆژی دوایی نەبێ بە موسڵمان لە قەڵەم نادرێت. کەسێک کە باوەڕی بە ڕۆژی دوایی نەبێ بە موسڵمان لە قەڵەم نادرێت، موسڵمان نییە. ئەوجا بابەی سەرنجی هەندێک لەو ئاەتانە بدەین کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی ڕۆژی دوایی دەکات، چۆن باسی دەکات. لە سوورەتی ئالی عیمران خوای پەروەردگار لە ئاەتی 85 دەفەرمێ ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه بەڵام وهو في الآخرة من الخاسرين. دەڵێ لە ڕۆژی دوایی لە زەرەرمەندانە، ناڵێ لە دنیا. دەڵەوەی کە بە دوای بەرنامەی غەیری خوا بکەوێ، ئەوەی کە غەیری ئیسلام هەڵبژێرێ وەکو مەنهەج و بەرنامەی ژیان، لەگەڵ ئەحزابی عەلمانیدا بێ، لەگەڵ جا پێم خۆش نییە ناوی هیچ حزبێکی بدەم کە گوترا ئەحزابی عەلمانی یان بەرنامەی غەیری ئیسلام هەموو حزبێکی دیکە دەگرێتەوە کە لەسەر ئەساسی فکرە و ئایدیۆلۆژیای دەستکرد دروست بووە. هەموو حزبێک دەگرێتەوە کە گوتت غەیری ئیسلام کە لەسەر ئەساسی فکرە و ئایدیۆلۆژیایەک دروست بووە، لە عالەمی ئیسلامی بێ لە غەیری عالەمی ئیسلامی بێ، قەومی بێ لیبرالی بێ، هەرچی هەبێتن، مادام منهەج و بەرنامەکەی غەیری منهەج و بەرنامەی خوایە، ئەوە ئەو ئاەتە دەیگریتەوە من یەبتەغی غەیڕ الئیسلامی دینەن. ئەوە غەیڕ الئیسلامی دینەن منهەجی ژیان ئیسلامە. دەفەرمێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا فەلەن یوقبەل منه. چکە یەکێک لەو پرسیارانەی کە لێمان دەکرێت لەسەر چ دینێک بووی، معتەقەد و بیر و باوەڕت بە چ دینێک بوو، چ دینێکت هەڵبژاردووە، چ بەرنامەیەکت هەڵبژاردووە لە دنیا، لەسەر چ منهەج. چکە ئینسان هەموو ئینسانێک دەبێت دینی هەبێتن، جا ئەو دینە دینێکی حەق بێیان دینێکی باتڵ بێ. هەموو ئینسانێک بەبێ خوا ناژی لە دنیا، جا ئەو خوای حەق دەپەرستیان خوایەکی تەزویر و باتڵت بۆ خۆدا تاشیوە. ئەها خوای گەورە ئەڕائەیتە من اتەخەدە ئیلاهەه هەوا، ئیوایە حەز و ئارەزوەکانی خۆی خوان. یعنی جادەڵ ماوەسە خۆ من نەمگوتی حەزوو با ئەتو هەر شتێک حەزوو ئارەزوەکانی تو ئەمری پێکردی بێدڵیت نەکردێنی کردوتە خوا. خۆ خوای گەورە تەبارەک و تەعالا کە خوایە
مسلمان کە موحید و یەکتاپەرستە یانی چی یعنی هیچ شتێک بەبێ ئەمر و فەرمانی خوا ناکە گوێڕایەڵی خوای خۆیەتی لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لێرانە دەفەرمێ وهو في الآخرة من الخاسرين لە ڕۆژی دوایی لە زەرەرمەندانە بۆ ناڵێ لە دنیا لە دنیا لەوە تەماشا کە کابرا مەسەڵەن تەماشا حزابی ئەڵمانیکە کابرا دەبیتە ئەندامی مەکتەبی سیاسی دەبیتە سکرتێری حزبێکی دەبێتە سەرۆکی حزبێکی زۆر دۆڵەمەند دەبی زۆر پارە و سەرەت و سامانی لەسەرێکدا دەنێ زاهیریەکەی دنیاکەی بۆ خۆی دەڵێ قازانجم کردووە بەڵام ئەگەر بەراوردی دنیا بکەی بە ڕۆژی دوایی زۆر زەرەرمەندە لەبەرەوە خوای گەورە دەفەرمێ وهو في الآخرة من الخاسرين ناڵێ وهو في الدنيا والآخرة من الخاسرين لە دنیا لەوانەیە قازانجێک بکە بەڵام لە دوا ڕۆژدا زەرەرمەندە ئەوجا لە سوورەتی الأنعام ئاەتی 32 خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ چی وما الحياة الدنيا إلا لعب وله ژیانی دنیا گەمەکردن و خۆمەشغوڵکردنێکی بێ ئامانجە دەفەرمێ چی ئەو جارێ وللدار الآخرة خير للذين يتقون أفلا تعقلون دەفەرمێ دوا ڕۆژ زۆر چاک خەیر سیغەی تەفزیلە یعنی دوا ڕۆژ زۆر چاکتر و باشترە لە دنیا لەو کەسانەی کە پارێز دەکەن لەخوا ئەهلی تەقوان ئەگەر کابرا عەقڵ و هۆش و بیری هەبێت ئەگە فکر کاتەوە ژیانێکی 70-80 ساڵی چۆن دەگۆڕیتەوە بە ژیانێکی هەمیشەی و هەتایی لەبەرەوە ڕۆژی دوایی زۆر گرنگە بۆی ئینسان تەشجیعکە بۆ کار و کردەوەی چاک و عەمەلی ساڵح بەڕاستی ئەوجا لە سوورەتی یوسف ئاەتی 57 خوای گەورە دەفەرمێ ولأجر الآخرة خير للذين آمنوا وكانوا يتقون پاداشتی ڕۆژی دوای زۆر زۆر چاکترە و باشترە بۆ کەسانێکی ئیماندار ئەگەر ئەهلی تەقوا و دین بن بۆ دەفەرمێ ولأجر الآخرة خير للذين آمنوا چکە وایە کابرا کافریشە بێباوەڕیشە هەندێک ئیش و کار دەکاتن وەکو ئیش و کاری مسلمانان ماڵ بەخشینە عەفوە سیلەی ڕەحمە ئەوانە هەمووی جێبەجێ دەکاتن بەس بۆ خوای پەروەردگار پاداشتی دوا ڕۆژی تایبەت کردووە بۆچێ للذین ئامنوا بۆ ئەوانەی کە ئەهلی ئیمانن لەبەرەوە بەڕاستی پاداشتی کردەوە چاکەکان لە ڕۆژی دوای شەرتی ئیمانە ئیمانت نەبێ 1001 کردەوەی چاکت هەبێ پاداشت وەرناگریەوە ئەدی لەوانەیە و پرسیارە بکەی باشە خۆ خوای گەورە عادی لە مامۆستا وای ئەدی ئەوانەی کە مەسەلەن ئەو هەموو خەسڵەت و سیفەتە چاکیان بەڵام کافرن خوای گەورە لە دنیا پاداشتیان دەداتەوە لە دنیا پاداشتیان دەداتەوە تەمەنیان درێژ دەکا قالبیان ساغ دەکا دڵیان خۆش دەکا پارەیان زۆر دەکا بارحاڵ مسقالە زەڕەیەک لە چاکە و لە خەرابە لەکن خوای گەورە بزر نابێ بۆ مسلمان و بۆ کافر ئەوەی کافر لە دنیا پاداشتەکەی دەداتەوە هی مسلمان بۆی هەڵدەگرێت لە دوا ڕۆژ دەیداتەوە بەڵام مانای ئەوە نییە کە ئینسانی ئیماندار لە دنیاش پاداشتی خۆ وەرنەگریتەوە بەڵام سەرڕای ئەو پاداشتەی کە لە دنیا وەری دەگریتەوە لە دوا ڕۆژیدا پاداشتی گەورەی لەوێن دەرێ بۆ ئامادە کردووە ئەوجا لە سوورەتی الئیسراء خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن فأولئك كان سعيهم مشكورا دیسان تەماشەکە ئەوەی کە مەبەستی دوا ڕۆژ بێ کو دەردەکەوێت فڵان کەس مەبەستی دوا ڕۆژە تەماشە دەکەی ئینسانێکە هەرچی خوا تەبارەک و تەعالا واجبی کردووە پێیوە پابەندە خۆ لە خراپە و لە حەرام دەپارێزیتن باشە ئەوجا وسعى لها سعيها هەر با بیکەینەوە کوردیەکیەوە بۆ هەموو لە یعنی قوتابیەک ئیمتیحان دەکرێت لە بابەتێکی ئەو بابەتە دەزانی ئیمتیحان لێ دەکرێت چەکە سعیەی لێ دەکاتن وانە سعیە دەکاتن بۆی کە دەرچی بزانیتن وسعى لها سعيها واتە هەر شتێک کە ببێتە مایەی ئەوەی کە ئینسان سوودمەند و
بەختەوەر بێت و پاداشتی زۆری بۆ بنووسرێتن لە ڕۆژ دوای ئەوەی دەکات. سەباقە لە چی؟ لە خەیرات و لە چاکەکان. لەبەرەوە زۆر گرنگە ئینسانی ئیماندار ئاوا معاملە بکاتن، بەڵام بە شەرتێکی دەفەرمێ وەهوە مؤمن دیسان، بەو شەرتەی ئەو کەسەی کە بەتەما بێ کە بچێتە بەهەشت وە کردەوەی باش شێ دەبێ ئیماندار بێتن. یعنی غەیری ئیماندار خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بەهەشتی حەرام کردووە لەسەر غەیری ئیماندار. بەهەشت بۆ چێیە؟ بۆ خەڵکی ئیماندارە. تاکە ئیماندارێکی سەر ڕووی زەویش ئەمڕۆ کەما بێ چێنە؟ ئومەتی محەممەدە عەلەیهی سەڵات وسەلام. یعنی چی مامۆستا؟ یعنی هەدی ئەوانەی کە باوەڕیان بە عیسای عەلەیهی سەڵات وسەلام لەسەر دینی عیسا ماون، ئەوانەی کە باوەڕیان بە موسای عەلەیهی سەڵات وسەلام لەسەر دینی موسا ماون، ئەوانەی باوەڕیان بە ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام لەسەر دینی ئیبراهیم ماون، یعنی ئەوانە موسڵمان نین نەخێر. چونکە بڕیاردانی موسڵمان بوون و موسڵمان نەبوون بەدەستە من و تو نییە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چۆن کە دینی عیسای ناردووە عەلەیهی سەڵات وسەلام دینی محەممەد الموستەفاشی ناردووە وە کۆتایین دینیشە، کۆکەرەوەی هەموو ئەدیانەکانیشە، کۆکەرەوەی هەموو معتەقەدار و بیر و باوەڕێکی سەماویە. لەبەرەوەی هەر کەسێک باوەڕی بەو دینەی محەممەد نەبێ عەلەیهی سەڵات وسەلام بە موسڵمان لە قەڵەم نادرێتن. با زەید و عەمر و فڵانیش پێیان ناخۆش بێ، با کابرایەکی دین فرۆشیش بێتن بڵێ وەڵا کاکە فەرقی نییە و هەموو ئەدیانەکان دینی سەماوین و فەرقی عاسمان و ڕێسمانە. هەڵخەڵەتاندنی خەڵکە. لەبەرەوە ئەوجا دەفەرمێ کانە سەعیهم مەشکوورە، یعنی ئەو ماندوو بوون و ئەوانە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕێزی لێدەنێتن و پاداشتیشان دەداتەوە. ئەوجا لە سوورەتی هەر لە سوورەتی ئەلئیسرا لە ئایەتی 72 خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ومن کان فی هذه ئەعما، ئەوەی کە لەو دنیای خۆ مەبەستی پێ کوێری چاونی ئاگاتان لێ بێت، مەبەستی پێ کوێری دڵە. چکە دڵی ئینسانیش کوێر دەبێت. دڵکەی کوێر دەبێت کە بە دوای بەرنامەی خوا نەکەوێت. هەر دڵێک بە دوای بەرنامەی خوا نەکەوت، بە دوای ئیسلام نەکەوت کوێرە. لەبەرەوە خوای پەروەردگار دەفەرمێ ومن کان فی هذه ئەعما، ئەوەی کە لەو دنیایدا کوێرە فهو في الآخرة ئەعما وأضل سبیلا. لەوێن دەری بە فعلی کوێر دەبێت لە ڕۆژی دوای. خوای گەورە کوێری دەکات هیچ نەبینیتن. و لاڕێژ بووە، ڕێی بەهەشت ناگریتن، بەرەو دۆزەخ دەڕوا خوا پەنامانداتن. ئەوسا خوای پەروەردگار لە سوورەتی ئەلعنکەبوتدا ئایەتی 64 دەفەرمێ وما هذه الحياة الدنيا إلا لهو ولعب. ناچینەوە سەری لە دەرسەکانی ڕابردوو باسمان کردووە، بەڵام دەفەرمێ وإن الدار الآخرة، بۆ دەڵێ دار الآخرة یان بۆ دەڵێ یوم الآخر، یعنی ئاخر ڕۆژە، ڕۆژێکی دیکەی بەدووادا نایە، شەوی بەدووادا نایە. ئەو ڕۆژەی کە هاتینە دەر لە قەبرەکان شەو نابینینەوە، ڕۆژێکە مالا نیهایە درێژە، قەت کۆتایی نایەتن. وەنەبێ بڵێ وەڵا ئەو ڕۆژی قیامەتێ چەند سەعاتە مامۆستا؟ سەعات و مەعات نامینیتن، کات نامینیتن. ئەوە نییە بڵێ وەڵا جاود بڵێەوە بۆ نیوەڕۆ بۆ عەسر، نا ڕۆژەکە درێژ دەبێتەوە حەتا هەتایە. لا يرون فيها شمسا ولا زمحريرا، نەگەرما نەسەرما هیچ نابینی، جەوێکی معتەدیل کە خوای گەورە بۆی خوڵقاندووی. لەبەرەوە دەفەرمێتن وإن الدار الآخرة لهي الحيوان، لهي الحيوان واتە ئەو ڕۆژەیە ڕۆژی دوایی کە هەمیشەیە و ئەبەدیە و کۆتایی پێنایەتن. لەو کانوا یعلمون، ئەگەر بزانن. ئەوجا لە سوورەتی ڕوم لە ئایەتی 7 دەفەرمێ یعلمون ظاهرا من الحياة الدنيا، ژیانی دنیا چییە؟ ظاهیرەکەیەتی. وهم عن الآخرة هم غافلون، بێئاگان لە ژیانی دوا ڕۆژدا. خۆشەویستانی خۆم، لە ئاخر ئاەت و کۆتایی پێدینین لە سوورەتی غافر ئاەتی 39 دەفەرمێ یا قەومی، ئەو مؤمنی ئالی فیرعون زۆر عەجایب بوو. ئینشاڵڵا خوا زیارم مووی کە گوێی لەو برای خۆی تیبا بچێتن لە سوورەتی غافر ئەو حیواری
مؤمنی ئالی فیرعون لەگەڵ فیرعونی بخوێنێتەوە زۆر ئیسفادەی هەیە بۆ هەموو لایەکمان. دەفەرمێ یا قەومی ئینەما هذه الحیاة الدنیا مەتاع. ئەی خەڵچینە، ئەی خزمەکان، ئەی قەومەکەم، ژیانی دنیا مەلەزات و خۆشیەکی کاتیە. وإن الآخرة هي دار القرار. ڕۆژی دوایی ڕۆژێکی جێی ئیستراحەتە، جێی ئیستیقرارە، جێی هەمیشەیە، جێی ئەوەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پاداشمان بداتەوە، خوای گەورە عاقبەتمان خێر کاتن و ئیمانمان سەلامەت بکاتن و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وامان لێ بکاتن کە هەموو غەممان ڕۆژی دوایی بێتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.